وەرزی پاییز بەو پێی دەکەوێتە نێوان هەردوو وەرزی هاوین و زستانەوە کەشوهەوا گۆڕانکاری زۆری بەسەردا دێت بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانی شڕای دەگەیەنێت. پاییز وەرزێکی ڕاگوزەرە و پاڵەپەستووی هەوای زۆر ڕوو دەدەن. وەرزی پاییز بە وەرزێکی گواستراوەی یان وەرزێکی ئینتیقالی ناسراوە لەبەرەوەی کە دەکەوێتە نێوان وەرزی هاوین کە پلەی گەرمیتیا بەرزە و وەرزی زستان کە پلەی گەرمیتیا نزمە. لەبەر ئەوە کۆمەڵی گۆڕانکاری خێرا لەم وەرزەدا ڕوو ئەدات و وەرزە گواستراوەکان بەوە ناسراون کە گۆڕانکاریەکانیان زۆر خێرا ڕوو ئەدات. بەوەی کەوا گۆڕانکاریەکان کە خێرا ڕوئات کۆمەڵێک سیستەمی پەستانی کە پێشتر لە ناوچەکانە هەبوون بەرەو پاشەکشێ ئەگەڕێنەوە و کۆمەڵی سیستەمی پەستانی تازەیەتە ناوچەکانەوانی و هاتنی بارستە هەوای سارد لە ناوچەکانی باکوورەوە بۆ ناوچەکانی خوارخۆی و گۆڕانکاریەکان لە ڕێگەزەکانی کەشوهەوا مەسەڵەن بۆ نمونەوەکو زیادبوونی خێرایی بە هاتنی هەور و دابارینەکان دەست پێ ئەکات. پسپۆڕێکی بواری ڤایرۆسەکانی شڕای دەگەێنێت. لە وەرزی سەرمادا ڤایرۆسەکان بە تایبەت ڤایرۆسەکانی ئەنفلۆنزا و کۆڕۆنا زیاتر دەمێننەوە. باشترین چارەسەریش تەنها خۆپارێزیە. بابەتی مانەوەی ڤایرۆس یاخود بەکتریا لە شوێنی ساردا زیاترە وەکو لە شوێنی گەرم. هەر کاتێک ڤایرۆسێک چه ڤایرۆسی ئینفلوەنزا بێت چه کۆڕۆنای کۆڤید-19 بێت چه کۆڕۆناکانی تریش بێت چه ئینفلوەنزاکانی تریش بێ ئەمانە هەمویان توانای مانەوەیان زیاترە. بۆیە کاتێک من دەست ئەدەم لە شتێکەوە لە کاتی وەرزی سەرمایە ئەگەری زۆر زیاترە ڤایرۆس بەم شوێنەوە مابێ بەتایبەت ئەگەر خەڵکێکی توش بوو بەوێت تێپەڕی بێ و بە تایبەتر بۆ ڤایرۆسانی وەکو پەتای ئینفلوەنزا کە لە هەوایە ئەمێننەوە ئەتوان زیاتر بمێنەوە. لەو حاڵەتەیە بەڕاستی چه پاراستی مەودای کۆمەڵایەتی و چه دەستشوشتن و پاک و خاوێنی ڕاگرتن ئەمانە هەمووی هۆکار و ڕێگرن لە زیاتر بڵاو نەکردنەوەی ڤایرۆسەکان. وەرزی پاییز بەو پێی کەشوهەوا گۆڕانکاری زۆری بەسەردادێت ئەمەشوا دەکات ڤایرۆسەکان چالاکتر بن و زیاتر بمێننەوە. پسپۆڕانیش داوایان کرد لەم وەرزەدا هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.